پەیوەندی دواترمان دەشنێمان لەگەڵا دەشنێ خانم کاتت باش؟ کاتتان باش. باشی گیانەکەم؟ سپاس دەکەم ئێوە باشن؟ زۆر سپاس دەکەم، زۆر مەمنونم. ڕەمەزان لە ئێوە و گشت موسڵمانان پیرۆز بێ ئینشاڵڵا، مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان. زۆر سپاس، ئامین ئینشاڵڵا. بۆ گشت موسڵمانان. لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانیە. ببوورە ناوی بەڕێزت؟ دەشنێ ڕەفیق. دەشنێ خان تازە ناویتم لە کۆمنت نەخوێندەوە؟ بابا ناویشم لە کۆمنت خوێندەوە. دەی زۆر باشەوە ناوتم لە کۆمنت خوێندەوە و پەیوەندیت کرد ماشەڵڵا. وەڵا دەمێکە هەوڵێن دەی سەرکەوتوبی ئینشاڵڵا، سەرکەوتوبین ئینشاڵڵا. فەرموو بۆ کسێکم بۆ هەڵبژێرە. با بۆکسی شین بێت. باشە بۆکسی شین. ئەی کام ژمارەیان دەوێ؟ ژمارە دوو ماوە؟ ژمارە دوو نەماوە، خۆت و شەنسی خۆت تەنها ژمارە 5 ماوە. دێ با 5. دەی با 5 بێ. ئەڵێ قەڵادزێ ساڵی چەند بوو بە قەزا؟ لەو پرسیارە وڵاتی هیچ هاوکاری و ئەملاو ئەولاد نییە؟ ناوەڵە ئەمە خەلو غەشمان نییە، ئەولامانە نییە ناکەین. اختیارێ شتێکم بێت. تۆ زۆر ئاسانە خوشکم، ئەتۆ وەڵامەکی بڵێ بەشکم هاوکاریت بکەم. ولا چەنە ینی 1900 و چەند؟ 1900 و چەند؟ نەوەکانە؟ بەڵێ؟ لە نەوەدەکانە؟ کچێ نەوەدەکانی چە زۆر کەمتر. اختیارت بدەمێ؟ والله گەر عەزێت نەبێت. واللهی 1948 1949 1950. بە 1950 50 تەواو دوا وەڵامت لێ وەردەگرم. 48 دڵنیایی؟ نە والله دڵنیانە. ئێستا 1948 وەرگرین تەواو؟ بە 1948 بە 1948 بێ. ئینجا ئێمەش با وەڵامی ڕاست ببینین بزانین. بەڵێ وەڵامەکە دروستە. سپاس بۆ پەیوەندیەکە، دەستت خۆش بێ.